بەرزان دووبارە سڵاوتان لێبێت بەردەوامین بۆ تەواوکردنی تەوەر و گفتوگەکانمان لەگەڵ بەڕێز مامۆستا حسین. مامۆستا گیان من لەوێ ڕامگرتیت کە هۆکارەکانی هەڵێسانی شۆڕشی ئەیلول لە کاتێکا کە کۆمەڵێک ماف و حقوقی کورد لەو سەردەمی قاسمە دەستەبەر بوو. ئەگەر بکرێت تەواوی بکەیت ئەو تەوەری پێش پشووەکە. خۆی وەکو باسم کرد پێشتر، بەڵام بۆی زیاتر بچمە ناو بابەتەکەەوە. بەڵێ بەهۆی ئەوەی کەوا کە پارتی دیموکراتی کوردستان وەکوتم حیزبێکی مجاز بوو و ڕخسەتی ڕسمی پێدرا، بەڵام لە هەمان کاتا وەکوتم کێشە لە عێراقا زۆر دروست بوو بەهۆی تەیاری قەومی و تەیاری شوێعی و لەگەر تەیاری قەومی کوردیە. ئەو کێشانە بۆ هۆی ئەوەی کەوا کۆمەڵێک هەڵگەڕانەوە دروست بوو لە بینی عەبدولکەریم قاسم و عەبدولسەلام عارف. ویستی لەگەڵ عەبدولکەریم قاسم ئیجباری عەبدولکەریم قاسم کە موافقەت کە بەشداری وحدی عەرەبی بکەن هی سولاسی لەگەڵ سووریا و میسرە. بەڵام عەبدولکەریم قاسم بەرامبەری وەستا ئەوە بوو عەبدولسەلام عارف ویستی عەبدولکەریم قاسم بکوژێ و سەری نەگرت و گیرە. بەهۆی ئەوەوانێ کێشە لە عێراقا گەورە بوو لە بینی ناسریەکان و بەعسیەکان و حکوومەتی قاسمە. شوێعەکانیش و کوردیش بوو بە تەرەفتیایە، وەک شوێعەکان و کوردیش کە بوونە تەرەفتیایە. طبعا لابد ئەوەش دوژمنایەتی و شت دروستەکە لە بینی تەیاری سیاسی لە ناوچەی کوردستانە و لەگەڵ تەیاری سیاسی قەومی عەرەبیە. ئەو تەیارە قەومی عەرەبیانەش طبعا بە حکمی ئەوەی کە شوێعەکانیش وەکووتم بە دەسەڵاتێکی زۆریان هەبوو، بەڵام بەڕاستی ئەگەر شوێعەکان بە حەکیمانە لە فترەی زەمەنی عەبدولکەریم قاسمە بڕۆشتنایە، ڕەم بە یەکێک بوو لەوانەی کەوا وەزعەکان بەرەو ئاراستەیەکی تر ئەڕۆژ ئەگەر تەعاملیان لەگەڵ ئەحزابی عێراقی و پارتی دیموکراتی کوردستانە بە شێوەیەکی احتیرامی یعنی ڕێزگرتن بواە لە یەک، ڕەم بێ کۆمەڵی کێشە و مەشاکل لە عێراقا کەمتر ئەبوو و پەلاماری کۆمەڵێ ڕێڕەو نەئەدراکە ئەو ڕێڕەوانە کێشەی گەورە دروست بکات و بێتە هۆی ئەوەی کانە ڕازایەکان بەرەو زیاتر بڕوە. لەوانە حکوومەتی عەبدولکەریم قاسم وەکو باسمان کرد کەوا مەلا مستەفا ئیمتیازاتی درایە، حزب ئیجازەی درایە، بەڵام لە هەمان کاتیشا دەستگاکانی حکوومەت لە کوردستانە بەهۆی ئەوەی کە پڕ بوو لە تەیاری قەومی کەوتنە پلانجێڕان لە دژی چالاکیەکانی پارتی دیموکراتی کوردستان، لە دژی مافەکانی، لە دژی ڕێکخراوەکانی. ئەمە لەلایەکەوانەیە بەرامبەر ڕۆژنامەگەری کوردی و هەر شتێک کە پەیوەندی بە مافەکانی نەتەوەی ئێمە هەبواە ئەوان بەرهەڵستیانە کرد و باوەڕیشیان نەبوو بە بڵین مافی چاری خۆنووسینی، هەتا وەکو حکومێکی خۆمختاری و هەتا حکم مافی ڕۆشنبیریش یعنی سەقافیش باوەڕیان پێ نەبوو. ئەو تەیارە قەومی کە بەشداری شۆڕشی 4 تەمووزیان کرد بوو کە طبعا عەبدولکەریم قاسم کە هاتە سەر حکم لە ڕێگەی زوبات الأحرارەوە هاتن. زوبات الأحرار عەبدولکەریم قاسم سەرۆکیان بوو، نائیبەکەی عەبدولسەلام بوو، بەڵام کۆمەڵی زوبات ئەفسەری تیا بوو، سەر بە شوێعەکان بوون، سەر بە تەیاری قەومی بوون و کوردیشی تیا بوو. بەڵام ئەو ڕێڕەوە کاتێکە هاتن نەمایە وەکو خۆی، بەڵکو لەت بوو بە حکمی ئەیدۆلۆژیای جیاواز و بیرۆڕای جیاواز بۆ پاشە ڕۆژی عێراق. عەبدولکەریم قاسم و شوێعەکان و کورد ئاینوس عێراق وەکو عێراقێکی یەکگرتوو و سربەخۆ بمێنێتەوانێ و پەلە نەکرێ لەوەی کە فکر لە وحدە و یەکگرتن بکات لەگەڵ وڵاتانی ئیقلیمیە. زۆر باش ئەمە هەمووی ڕاستە مامۆستا، بەڵام من ئەمەوێ ئەو پرسیارە بکەم بەڕاستی. پرسیارەکە لێرە ئەوەیە بەدیلی قاسم بەعسیەکانە، یعنی یەکێک لە هۆکارەکانی ڕوخانی حکمی قاسم شۆڕشی ئەیلولە، بەڵام کاتێکە قاسم ڕوخێت بەعسیەکانی نەپێشەوە، یعنی شۆڕشی کوردی عقلی سەرکردایەتی کوردی چۆن بیری لەوە نەکردوتەوە کە تۆ کاتێک بەدیلێک لا ئەبێ لە بەدیلی ئەمە چیت؟ بەعسیەکان هاتنە سەر حکومەوە بوو کە بینیمان بە درێژایی 30 و ئەوەندە ساڵ عنفترین سیاست و تونوتیشترین حکمیان بەکارهێنا بەتایبەت لەگەڵ کورد، پاکتاوی ڕەگەزی هیچ شتێک نەمانیکن. ینی بەرامبەر بەم دوو حاڵەتە کورد بۆ بیری لەوە نەکردەوە کە قاسم باشتر بێت لە بەعسیەکان. ڕاستە خۆی ئەوە ئێمە ئەڵین، بەڵام شۆڕشی ئەیلول ئەتوانم بڵێم کۆمەڵی هۆی هەبوو لایەکەوە وەکو کێشەیەک دروست بوو بە ناوی زەریبەت الئەرزەوانێ. لەو کاتە حکوومەتی عەبدولکەریم قاسم ئەویش وەکو چۆن ئێمە ئەڵێن من خۆشم، یعنی پاشەوەی طبعا کە زیاتر چوومە ناو قوڵایی وانی سیاسیەوانێ
یعنی هەستم کرد بۆەوەی کەوا سەرکردایەتی ئەو سەردەمەی کوردستان پەلەی کرد لەوەی کەوا هەنگاو بنێ بۆ ئەو هەڵوێستەی کەوا دروست بوو بۆ هۆی دروستبوونی شۆڕشی ئەیلول. وەلام وایە زۆر کەس لە سەرکردەکانی کوردیش لە نووسینەکانیانە ئیشارەتیان بۆەوە داوە کەوا قاسم ومانی قاسم زۆر باشتر بوو وەک لەوەی پەلە بکرایە کەوا بەڵام شۆڕشی ئەیلول تا ڕادەیەکیش فەرز کرا. فەرزکردەکەی چۆن بوو؟ لە پێشەوەی شۆڕشی ئەیلول بەرپا بێ پارتی دیموکراتی کوردستان ئیعلانی شۆڕشی نەکرد. حکوومەتی عەبدولکەریم قاسم ئیعلانی هینی کرد، یاسایەکی دەرکرد بۆ زەریبەی ئەرز. ئەوە پاڵی نا بە هەموو صاحب مڵکەکان و دەرەبەگەکانەوە لە شێخەکانەوە لە کوردستانە کەوا هەموو ناڕازی بوون. ئەوە بوو ئەوانە کۆبوونەوە و گردبوونەوەیکی چەکداریان دروست کرد. ئەو هێزانە بوو بە زەختێک لەسەر پارتی دیموکراتی کوردستان کە ئەو هێزە چەکداری ئەگەر بەو ڕێڕەوە بڕوە زۆر کارێکی لەبەر ئەوە پارتی پەلاماری ئەوەی ناکە بچێت دەست بگرێ بەسەر ئەو هینا و شۆڕش بکە. پێش هەموو شتێک هەنگاوێکی ترینا مزەکەرەیەکی تەقدیم کرد بە حکوومەتی عەبدولکەریم قاسم لە مانگی ئەیلولی 1960 لە مزەکەرەکە ئێستاش کۆمەڵێ بە مادەی ئەو مزەکەرەم لە یادە کە نووسراوە داوا لە عەبدولکەریم قاسمەکە کەوا ڕێز لە مافەکانی کورد بگرێ و ئەو مافانی کە لە دەستورە دانراوە جێبەجێ بکرێ و ئەو پلانانەی کە ئەیجێڕێ لە دژی میلەتی کورد و لە دژی عەشایری بارزان و لە دژی مافی گشتی کە لە عێراقا وەکو دیموکراتیە چونکە قاسمیش بەرەو ڕێڕەوەیکی دیکتاتۆریەت خەریک بوو هەنگاویانە. ئەوانە ئەگەر لە حاڵەتێکە عەبدولکەریم قاسم بیەوێت کێشە و مەشاکیلی زۆر نەبێ و ئەو هێزە چەکداریە بەرەو ترازانێکی گەورە نەڕوە ئەبێ جوابی وەڵامی ئەم بزەکەرەیە باتەوانێ بە شێوەیەکی ئاشتیانە بۆ ئەوەی کار لە کار نەترازی و هەتاوەکو لە نەسی مزەکەرەکاتیایەتی ئەڵێ ئەگەر داوا ئەەکەین لە حکوومەتی عێراق کە بە زوویی وەڵامی مزەکەرەکەمان باتەوە کە کۆمەڵێ مافی سەرەتایی کورد کە لە مافی ڕۆشنبیری کەلتوری کۆمەڵێشتی ترە خۆی بینێوانێ چارەسەری ئەمە و فکرێکیش لەو یاسایانە بکاتەوە کە پەیوەندی بە ئەرز و بە ئیسلاحی زەراعی و شتەوە هەیە بۆ ئەوەی کە بگونجێ لەگەڵ زروفی ئەو کاتە. بەڵام عەبدولکەریم قاسم لە جیاتی ئەوەی جوابی ئەو مزەکەرە بە شێوەیەکی ئاشتیانە باتەوە ئەو پەلاماری هێشتا شۆڕشی ئەیلول بەرپا نەبوو ئەو پەلاماری گردبوونەوە چەکداریەکانی یا لە دەربەنی بازیان و لە ئەزمر و لە دەربەنگی خان و لە شوێنەکانی تر کە پەلاماریە بوو بەهۆی ئەوەی کە کێشەکان گەورە بێت. باشە مامۆستاسین با بگرێن و سەر قۆناغەکانی کارکردی سیاسی خۆت لە نێو ڕیسەکانی پارتی و ڕێکخراوەی قوتابیەکان لە 61 لە پاش دەستپێکردنی شۆڕشی ئەیلول لە 61 ئیدی ڕێکخرا و ڕێخستەکانی پارتی گەشەکەن. تۆ ئەو کاتدەبیتە لێپرساوی سێ قوتابخانە لە ئامادەی و ناوەندی لە سلێمانی. ئەو کات لێپرساوی ڕێکخراوەکەتان کاک ئەنوەر دارتاش بوو. ئەنوەر دارتاش دەستگیرەکرێ لەو کاتەیە هۆکاری دەستگیرکردنی و چۆنی دەستگیرکردنی ئەنوەر دارتاش چۆن بوو لەو ڕۆژگارەیە؟ ئەگەر پرسیارەکە بەس بۆ هۆکاری ئەو بێت ئەو قۆناغەش کە ئێوە ئەبنە لێپرساوی سێ قوتابخانە لە من پێشتر وەکو باسم کرد مەسئولی لە مەسئول لە پاڵەبراویەکەوە دەستم پێکرد لە ئەنگلیەکەوە تا بوومە سەرۆکی شانە پاژەوەی کە بوومە مەسئولی قوتابخانی پیشەسازی ئیتر کە ئەوەی ببێتە مەسئول قوتابخانەیە گەنی مەسئولی لیژنەیەکی بەڕێوەبەری قوتابخانەیە ئەوە وای لێ هات ئیتر لە پارتی لیژنەی ناوچەی سلێمانی کۆمەڵی ڕێکخراوی دروست کرد هی پیشەیی یەکێک لەو ڕێکخراوانە کە دروست بوو ڕێکخراوی چوار بوو کە مەسئول بوو لە هەموو ڕێخستنەکانی حیزبی ناو قوتابیانی قوتابخانەی ئامادەیی و ناوەندی قوتابخانەکانی سلێمانی. ئەو کاتە من کە بوومە ئەندامی ڕێکخراوی چوار لەو کاتەدا کە ئێمە بۆ یەکەم جار کە ڕێکخراوی چوار من وەکو ئەندامێک ئیشم کردایە مەسئولی یەکەمان وەکو باست کرد جەنابەت کاک ئەنوەر دارتاش بوو و ماوەیەکی لەگەڵ کاک ئەنوەر دارتاشە ینی نەک ئەوەی یەکسەر بگیرێکە ئێمە بەبستم گیرانەکەی ئەزانم کە ماوەیەکاری ڕێکخراویتان پێکەوە بەبستم هۆکاری گرتنەکەی ئەوەی لەو کاتە ئێمە بیستمان وەکو ئەتیرافکردنێک هەبوو لە ڕێگەی سجنەوە لە سەری کەوا بۆ هۆی ئەوەی کەوا
ئەمری گرتنی دەربچێەوە کاتێکیش ئەو گیرا ئەویش بە تەنها نەبوو کۆمەڵی خەڵکی کەش گیرا لەگەڵیا بەڵام ئەوە بوو کە کاک ئەنوەر دارتاش گیرا ڕێکخراوەکەی ئێمە بەرەوڕووی لە فترەی ئەوە مامۆستا جەمال عەبدول ئەو بووە لێپرسراوی کاتی ڕێکخراوەکەمان لە دوای دەگیرکردنی کاک ئەنوەر ئێمە پەیوەندیمان مامۆستا جەمال عەبدول من پەیوەندیم لەگەڵ مامۆستا جەمال عەبدول ئەو پەیوەندی بە ڕێکخراوەکەمان و کرد بە تایبەتی من لەو فترەیە کە کاک ئەنوەر لێپرسراوی ڕێکخراوە بوو تەبعاً 3 قوتابخانە لێپرسراوی بوو و قوتابخانەکانیش لە هەموو قوتابخانەیەکە هەیەیەکی بەڕێوەبردن هەبوو و ئەوانەی کە مەسئولی قوتابخانەکان بوو ئەوانەش هەموو شانە و تەنزیمیان ئەبر بەڕێوە لەناو قوتابخانەکانە. باشە مامۆستا حوسێن ئەو کاتی کە فوئادی مەلا مەحموود لێپرسراوی لیژنەی حیزبی قوتابیانی سانەوی سلێمانی بووە ئەو بە کارێک دوورەکەوێتەوە تۆ ئەخاتە شوێنی خۆی بۆی کارە سیاسی و ڕێکخراوەکان بەڕێوەری تۆ ئەچیتە ماڵی نەوشرۆ مستەفا بە چه هۆکارێک ئەو کات ئەچیتە ماڵی نەوشرۆ مستەفا و ئەو کات پۆستی نەوشرۆ مستەفا لە کاری سیاسی و ڕێکخراوەیە چی بوو؟ ئێمە وەکو لە فترەی لە کاتی شۆڕشی ئیلولا قوتابیان چالاکێکی زۆر زیاد لە دەر لە هەموو ڕێکخراوەکانی تر هەبوو بە حکمی کۆمەڵێک گەنجی و خوێنەوار و گەنجی و نەترسی و چاو نەترسی و لە هەمان کاتیشا قوتابی زیاتر مەسئولیەتی کەمترە بۆ خێزان و ئەمانە ئەمە وای لێ کرد بوو کە زۆربەی ئەرکی بڵاوکردنەوەی دەنگ و باسی شۆڕشی ئەیلول ئەکەوتە ئەستۆی قوتابیان بە هەڵواسینی دەنگ و باسەکان بە هەڵواسینی بەیانات ئەمە هۆی ئەوە بوو کە زۆربەی ئەو دەنگ و باسانەش جاران وەکو ئێستا نەبوو کە بڵێ تابعە هەیە و شت هەیە و یاخود وەسائلی تەکنیک پێشکەوتوو بێ دەنگ و باسەکان بەلاسیلکی ئەهاتە ناو ئەگەیشتە شار نوسخەیەکی ئەهات بۆ مەسئولی هەموو ڕێکخراوەکانیش ئەهانا بە ئەندامی ڕێکخراوەکان بچین بە کاربۆن هەمووی بنووسینەوانێ لەسەری بگرینەوانێ و زیادی بە دیوارەکانە هەڵواسن ئێمە لەو کاتەدا قوتابیان ڕۆڵێکی زۆر گەورەمان هەبوو وەلو لەو کاتەشا حکمی زەعیم سدیق بوو و هەر کەسێ بە بەیانەوە بگیرایە یعنی ئیترەوە مەسیری کوشتن بوو بەڵام ئێمە ئەو کارە واجبێکی سەرشانمان بوو جۆمان نەئەدایە جاری وا هەبوو هەموو ناو باخەڵم بەیانە بۆ بەردەمی مەفرەزا ڕۆشتوم ئیتر کەوتوینێتە ناوی تر توش نەبووین هەشمانە توش بوو گیراوە بەڵام ئیتر بووە هۆی ئەوەی کەوا ئێمە وەکو ڕێخستن هەوڵ بین ڕێکخراوە وەکو دەنگ و باسەکانی شۆڕش بڵاو بکەینەوە لەو کاتاکە من لە ڕێکخراوە بووم ئێمە هەر تەنها من نەبووم من بووم کاک دەرسیم بوو کاک حەمۆمین بوو مەجموعەیە ئەندامانی ڕێکخراوی چوار بووین کاک فوئادی مەلا مەحموود بوو هەریەکی لەم ئەندامانی ئێمە ئەگەر بەکارێکی تر حیزب واجبی باەتی بۆ ڕۆشتایە بەلایە لێپرسراوەتی ئەو قوتابخانانە بە کاتی ئەدرایە دەست ئەو کە ئیشوکارەکانی ئەو بەرێ بڕێەوە وا ڕێکەوت کاک فوئاد بە ئیش بە ئەرکێکی حیزبی ڕۆشت بەلایەکە ئەرکی ئەو بەڵام تۆ بەکارێکی پەلە ئەچیتە ماڵی نەوشرۆ بڵێ ئەرکی قوتابخانەکەی لای فوئاد بوو بەرەوڕووی من کرایەوە منیش کاتێک کە دەنگ و باسی شۆڕش هاتە لای من بۆ ئەوەی کە بچم بڵاوی بکەمەوە بینوسمەوانێ من پێشتر بیست بووم کەوا لە شانەکەی فوئادا کاک نەوشیروان لە خەتێکی زۆر خۆشی پێوەیە و لە نووسینیشا زۆر سریع و چالاکە بە حکمی ئەوەش کە من ئەو کارم بەرەوڕوو کرا بۆ قوتابخانەکەی کاک نەوشیروان لە فترەی ڕۆشتنی ئەو بوو چوون بۆ ماڵی ئەوان کە لە شیوی قازی بوو ئەو کاتە ماڵیان بەیانەکەم برد و ئەو شەوە لە ماڵی ئەوانە لە ژوورێکی تایبەتە کە سعیکردنی خۆی بوو و ئیشوکاری سیاسیشی تیا ئەکرد چوین ئەوێ ئەو شەوە بەیان ئەو دەنگ و باسانی کە لە شارباژێڕۆ پێمان گەیشت بوو هەمووی بە کاربۆن نووسیەوە تەبعاً خەتی ئەو زۆر خەتێکی خۆش و زۆر سەریعیش بوو. تۆ بە چ مناسبەتێک چوویتەوێ پۆستی سیاسی نەوشرۆ مستەفا لە ڕۆژگارەیە چی ئەندامی لیژنەی قوتابخانەکەی خۆی بوو. چ قوتابخانەکەی یاسانەی بوو یاسانەی وەتەن بوو. ئەندامی لیژنەی قوتابخانەی سانەوی وەتەن بەڵێ مەسئولی شانە بوو ئەوش طبعاً ئەو هەیئەی ئیداری قوتابخانەکە لێپرسراوێکی بوو کە لێپرسراوەکە ئەندامی ڕێکخراوی چوار بوو و ئەوش کە فوئادی مەلا مەحموود بوو کاک فوئاد بوو کاک نەوشیروان ئەندامێکی ئەو لیژنەیە بوو کە شانەی ئەبر بەڕێوە لە قوتابخانەکە و ئەندامی هەیئەی ئەو قوتابخانەیە بوو منیش بە حکمی ئەوە کە ئەو
ڕۆشتووە ئەو هەیەتە من ئەبێ پەیوەندی پێوە بکەم و پێشتر بیست بووم کە کاک فواد ئەو بەیانانە لە ڕێی کاگنەوشیروانەوە ئەینوسیێوانێ منیش ئەوم بە فرسەت زانی کەوا سوود لە توانای کاگنەوشیروان وەربگرم و چوون بە حکمی حیزبایەتی چوومە ماڵی ئەو ئەرکەی پێپسپێرم و لەگەڵ خۆمە ئیشەکانی تەواو کرد و ئەوە بوو بەیانەکانیشمان برد لە ڕێگەی کۆمەڵێ برادر و خۆمانەوە هەڵواسرا. بڵێ زۆر باشە. لە ئەیلولی 1963 ڕەشبگیریشی خراپ لە نۆی حوزەیران. بەڵێ حوزەیران بەڵێ ببوورە ڕەشبگیریشی سەرتاسەری لەلایەن جەندرمە و پیاوەکانی زەعیمستیخەوە دەست پێ کات زۆربەی کادر و ئەندام ناوچەکانی پارتی لەو ڕەشبگیرەیە دەست بەگیرەکرێن. بەڵام یەکێک لەو ئەندام ناوچانی کە ناگیرێت کاکامیل بەسیر و یەکێک لەو کارکتەری سیاسیانی کە دەستگیر ناکرێت جەنابتیت. ئایا چۆن ئێوە لەو بارودۆ خەرزگارتان بوو چۆن دواتر تۆ توانیت پەیوەندی بە کامیل بەسیرەوە بکەیت و دەستگیر نەکەی لە کاتێکا برایەکت لەو ڕۆژگارەیە دەستگیر کرا لەو ڕژبگیرەیە؟ ئەگەر پێت باسی بارودۆخی ئەو ڕۆژە بکەیت و چۆنێتی دەستگیرکردنی کادیرەکانی پارتی و ئەندام ناوچەکانی. بەس ئەگەر یارمەتیم بی چکە ئەوە یەکسەر ناتوانم بچمانەوە ئەگەر شتێک هەیە پێشەوە تەواحان من بە حکمی ئەوەی کە ئەندامی ڕێکخراوی چوار بووم بەڵام من دووش سیفەت لە خۆما ئەبینیەوە یەکێک لەوانە تەمەنم مناڵ بوو اینجا بە حکمی ئەوەی باڵاشم بچووک بوو لە ئیشکردنە یعنی زۆر شوبهەنە ئەهاتە سرم کە تێچارێکی مەگرۆک و بەعزێک کەوا زۆر جەلبی نەزەر بکا بۆیە یەکێک ئەنجا دائیمە خۆشم زۆر حافەزەی سڕیاتم کردو و قەتیش نەمویستووە دەربکەوم هەڵەشەیی بکەم لە کارەکانما و یاخود خۆم دەرخەم یعنی زۆر محافظەم کردووە نەک لەبەر خاتری خۆم بەتەنها لەبەر ئەوەی کە نەهێنیەکانی حیزب کەشف نەبێ و تووشی کێشە و بێجگە لە خۆشم بەدایان کەسی کەش لەگەڵ منە توش نەبێت. ئەوانە وای لێ ئەکردم کە کۆمەڵی سیفات لە خۆما کۆ بکەمەوانێ بۆی پارێزگاری لە خۆم بکەم و پارێزگاری لە سڕیاتی حیزبیش بکەم. جا ئەوە بۆ هۆی ئەوەی کەوا من لە سەرەتا لەگەڵ خەڵکانی ترە نەگیرم بەڵام کۆمەڵی خەڵکی ئاعترافاتی لەسەر بۆ گیرە کۆمەڵێکیش لە ڕەشبگیرە ئەگیرا بەبێ ئەوەی ناوی هەبێ پەلاماری لە حملەکە پەلاماری گەڕێکیانە ئەچوونە ماڵێکەوە چی تیا بایە ئەگیرا مەسەلا لەوانە ئەندامانی لیژنەی ناوچەی سلێمانی پارتی هەمووی گیرا بوو بەبێ ئەوەی بزانن ئەوانە ئەندامانی لیژنەی ناوچەند زۆری هەر بەعام گیرا بوون. ئەنجا لە کاتێکیشا کە باسی ئەوەی کە کامیل بەسیرەکەی من طبعا پاش ئەوەی کەوا لە فترەی خوێندنم لەو ئەو ساڵە نهایەتی بەکەلۆری شەشمە بوو امتحانم هەبوو لە پیشەسازی لە پۆلی شەش بۆ بەناو دەبابا ئەچوون امتحانی بەکەلۆریمانە و لەو کاتا کاگەنوەردار تاشێکی لە سجن بوو و من پێش گرتنەکەم بە شەوێک خەبەرم بۆ هات لە سجنەوە کەوا ئاگال لە خۆ بێ ئاعترافات کراوە نەوەکا بەر بکەوێت. منیش کاتێک ئەو شەوە ئاخر ڕۆژی ئەو ڕۆژە ئیمتحانە بوو شەوێ لە ماڵەوە ئاگاداری باوکم و کاکم کرد وتم من ئەم شەو ئاخر شەوە لە ماڵا ئەنوم لەبەرەوە ئەگەر هاتن بۆم من لە چارەی خۆم کردووە لە پشتەوە کۆمەڵی پلانم دانابوو چۆن دەرەچم لە سەربان و ماڵ لە دراوسەکان دەور پشت کە چۆن دەرەچم بەڵام کە هاتن بە بڵێن چوە بۆ بەغا بە دوای وەزیفا ئەگەڕێ لە بەرەوەی تەخەڕوجی کردووە. کاتێک کە ئەمری گرتنەکە هات بۆ من لە ماڵ بووم پەلاماری ماڵی منیان نا ئەوە بوو من توانیم دەرچم لەگەڵ دەرچووری منە طبعا زروفی ماڵەکەمان وەختە خانووی شەرقی بوو کانیسکانیش بان بەبانەوە بوو توانیم لە ڕێی سەربانی خۆمانەوە پێشەوەی باوکم دەرگاکە بکات و کە لە دەرگایانە دەرچم لە ڕێ ماڵێکەوانێک کە لە ئەرزی ئێمە دەرگایەکمان نابوونێ دەرگایان بۆ کردمەوە چوومە ماڵەکەی ئەودی و کە لەوە پێش ئیتیفاق هەبوو کە ئەگەر شتێک بێ یارمەتیمان بێت من توانیم دەرچوم ئەو بکات بوون گەڕابوون بۆ من هاتنە سەر سەربانەکان منش لە ماڵەکەی ئەودی و چوومە ژێرجەیەکەوانێ سیر مەکرێکە ئاسکەرەکان بەسەروێ ئەو بوو لە نەتیجەی پشکنین و سەربانەکانە بۆ هۆی ئەوەی کەوا کاکمیان لە جاتی من بر و ئازاری باوکیشمیان نابوو و کاتێک کە ڕۆشتن منیش بۆ بەیانی کاتێک کە ئاسکەرەکان ڕۆشتن ئەوە بوو هەستام بڕۆم
کە هاتمەوە تەماشام کرد لە ئەرزی کەلاوەکی خۆمانە باوکم هەموو ئەو کتێبانەی کەوا ما بۆ هی عام بۆ هەمووی ئەخشە ژێر هینەوانی ژێر گڵەوانی و ئیتر منیش وەزعەکەوتی شتێکی ئەوە بوو ئەو بۆ ڕۆشتم کە ڕۆشتم بەنهێنی زۆر باشە تۆ ئیتر پەیوەندی کرد بە شاخەوە ئیتر نەتوانی لە شار بێنیتەوە ئیتر لە شارە پەیوەندیم بە ڕێخستنی تەنزیمی ناو شارەوە کرد چۆن پەیوەندی بکەم کۆمەڵی برادر هەبوو لای خۆم بوون کە من مەسئولیان بوو لەوانە کاک عارفی شێخ کەریم کاک فؤادی عەبدوستار ئەوانە ئەندامی لیژنەی ناوچەی لیژنەی قوتابخانەی سانەی وەتەن بوون لەڕێی ئەوانەوانێ پەیوەندیان کرد بە تەنزیمەوە تەنزیمیش ئاگای بە ئاگا هات کەوا من شتیوان بوات و ئەوە بوو پەیوەندی دروست بوو کەوا لە ڕێگەی ئەوانەوە بچم کاکامیل بەسیر پەیوەندی بۆ بکەم لەبەر ئەوەی لە ناو لیژنەی ناوچە تەنها کاکامیل بەسیر مابوو. زۆر باشە مامۆستا تۆ لە پاش ئەمە دەبیتە مەسئولی ناوچەی قەرەداغ لە حەوت مانگا جەولەی دێهاتەکانەکەن گوندەکانەکەن ئایا جەولەی ئەو کاتی گوندەکان ئێوە چیتان بە خەڵکەوت یاخود خەڵک چۆن خەڵکی گوندەکان چۆن پێشوازیان لە ئێوە ئەکرد لەو ڕۆژگارەیە؟ کاتێککە من چوومە دەرەوانی وەکو وتم ئەوە بوو لە ڕێگەی ڕێخستنەوە چوومە دەرەوە کە چوومە دەرەوە لە ڕێ لقی چوارەوە چوومە ئەشکەوتە ڕژ لەوێ مامۆستامبەردان ئەو مەسئولی لقی چوار بوو منیان دانا لەسەر میلاکی قەراغکەوە بەرەو قەراغ بڕۆم مەسئولیات لێ وەربگرم ئەو بکە ڕۆشتم بۆ قەراغ ئەو کاتە ڕێکخراوەکانی ناوچەی سلێمانی لیژنەیەکی هەبوو هی ناوچەپیان و لیژنەی ناوچەی قەزای سلێمانی من کاتێکە لە مالومەوە ڕۆشتم لەگەڵ برادێکی ترا بەرەو قەراغ لە تلەزەیت بارگای ئەوانی لێبوو گەیشتمە قەراغ لە قەراغ مەسئولی ناوچەی قەراغ لیژنەی قەزا ئەو کاتە بەکر جاهید مەلا معرفیان پێوت کە وەختی خۆی مەسئولی مەکتەبەی خەباتی پارتی دیموکراتی کوردستان بوو لە 1950 وەختە بۆ مەسئولی لیژنەی ناوچە و لە قەبەکەشی مەلا معرف بوو کە چوومە ئەوە ناسیاوی کۆنم هەبوو لەگەڵ زۆر بە کورتی باسی جەولەکە بکەی لەبەرەوەی کاتی بەرنامەکەمان تەواو بێت کە چوومە ئەوێ ئیتر ئەوان منیان دانا بەوەی کە لە ڕێکخراوی قەراغ وەکو کارژێری ناوچە ئیش بکەم کاتێککە چوومە جەولەکان چوون کە چوومە ناوچەی قەراغ کە لێپرسرای و کاتە کاک عەزیز ساڵح بوو منیش بوومە کارژێر ئەوە بوو لەو سەردەمەدا پێشەوەی بچم جەولە وشت لە دێهاتەکانە لەوە ئەچوو زۆر کەم بوو بێ بۆیە من کە چوومە ئەوێ کەوتمە گەڕان بۆ ڕێخستنی تەنزیم لە دێهاتەکانە نزیکەن زیاد 60 تا 70 دێ گەڕامەوە کاتی ئەچوومە دێهاتەکان طبعا پێش ئەوەی من بچمە دێهاتەکان من قەت خەبەر منە ئەنار بۆ هیچ دێ بڵێم ئەوا دێم ئەم ویست بە شێوەیەکی طبیعی بچمە دێهاتەکان وەکو ئینسانێکی ئاسایی کە ئەچووم طبعا پێش هەموو شتێ خەڵکی دێهاتەکانم لە مزگەوتا کۆ ئەکردەوە کۆبوونەوەم پێ ئەکرد و لێپرسراوی دێم هەڵە بژارد بە دەنگی خەڵکەکە و کاتێ من قسەم بۆ ئەکرد و قسەی من ئەوە بوو ئەموو ئێمە هاتوین بۆ خزمەتکردنی ئێوە وەکو خزمەتکاری ئێوە نەک هاتوین ئێمە حکمی ئێوە بکەین لەبەرەوەت کاتان لێ ئەەکەین هاوکاریمان بکەین واکو لێپرسرا و سیرمان مەکەن چکە ئێمە خزمەتکاری ئەو میلەتین بۆیە مادەم ئێمە خزمەتکاری ئەو میلەتین ئێوەش هاوکاریمان بکەین بۆی بە هەمومان خزمەتینەتەوە و نیشتمانەکەمان بکەین ئەو حاڵەتە بەو لەهجەیە کە کەوتی نەگەڕان بۆ هۆی ئەوەی کە ڕێخستنەکانە خەڵکێکی زۆر بەرەو ڕوومان بێت و هەبوو خەڵک کوڕی خۆی تەبەڕوع ئەکرد کە بێتە لامان لە تەنزیمە تەتەری حیزبیمان بۆ بکە کاتێک کە بینی وەزع گۆڕاوە هی مەسئولینی حیزبی بە شێوەیەکی تر قسە ئەکەن لەگەڵ خەڵکەکە زۆر حماسێکی گەورە پیا بوو بۆ ئەوەی ڕێخستنەکان گەورە بێت. زۆر سپاس مامۆستا گیان سپاس بۆ زانیاری و بەشداریت لە بەرنامەکە هەوڵین لە ئەڵقەی دوم و تەوەرەکانی دو هاتووە ئەو بابەتە گرنگانەی ئەو بابەتە سەرکیانەی کە ماوە تەواوی بکەین بەرنامەکە کۆتایی دێت. سپاس بۆ بەشداریت بینانی بەڕێز ئەڵقەی یەکەمی دیدارەکەمە لەگەڵ مامۆستا حوسێن کۆتایی پێهات تا ئەڵقەی دوو هەموو بێگەشتەوە و هاتنەوە بۆ لاتان بە خۆتان ئەسپێنی خواتان لەگەڵ. زۆر سپاس مامۆستا گیان.